بەخێر هاتنتانەکەین و ئەم ڕێوڕسمە ئەم فستیڤاڵە دەستگای مێدیایی باس ئامادەی کردووە و ئەو خەڵاتەی کە دابینی کردووە کردوێتی بە نەریتێکی ساڵانەی گەرخواد تەمەند بدا هەموو ساڵێک لێرەدا کۆ دەبینەوە و تازە وا قسەکانیشم کرد ئیتر ئەبێ جێبەجێ بکە هەموو ساڵێک ئەم فستیڤاڵە ئەنجام بدات و هەر جارێک پێشکەش بە کەسێکەکرێ بە هونەرمەندێکەکرێ بەڵام ئەم جارە بۆ ئەم ڕێوڕسمە تایبەتە بە خانەوادەکەی ئەو کریستاڵە تایبەتە پێشکەش بەو دەکرێت. ئێستا داوا لە بەڕێز هاوکارم نووسەر و ڕۆژنامەوان و باوکی شەمومەم و هاوسەری من بەرهەم عەلی بەرپرسی دەستگای باس ئەو پێتانەڵێ بەخێر بێن بەقەت گەڵاڕێزانی ئەم پاییزەی کوردستان ئەو گەڵاباران و ماچباران و بەخێر هاتنتانەکات. فەرموو. ئێوارەتان باش. بەڕاستی من بە ناوی هەموو خوشک و برایان و هاوکارانم لە دەستگای میدیایی باس بە خێرهاتنێکی زۆر تایبەتتانەکەم. من زۆر سەرفراز و زۆر خۆشحاڵیم کە هەمیشە بەدەنگ بانگەشتەکانی دەستگای میدیاییەوە باسەوە دێن. لە ڕاستیە ئەم فستیڤاڵە ئەبوایە 2 ساڵ و نیو پێش ئێستابمان کردایە، بەڵام هاتنی کۆڕۆنا و هەموو لێکەوتە خراپەکانی بە دوای خۆیان کە هێنای ئەمە وای لێکردین بکەوینە ئەم ڕۆژە. بەڵام ئەم ڕۆژ خۆشحاڵم کە بە وجودی ئێوە. سپاس بۆ هاتنتان، زۆر زۆر خۆشحاڵم بە دیدارتان. بەڕێزان، نزیکەی 11 ساڵ پێش ئێستا کە دەستگای میدیایی باسمان دامەزران لەگەڵ هاوکار و هاوڕێی خۆشەویستم کاک بۆتان تەحسین، وێڕای ئامانجە ڕۆژنامەوانیەکان ئامانجە میدیایەکان کە لەم دەستگایە هەمان بوو، بەڕاستی ستراتیزێکیشمان بۆ خۆمان داڕشت کە بە دیوێکی تر ستراتیزێکی ڕۆشنگەرانەمان هەبوو. ئەویش لە 3 خاڵە خۆی بینیەوە: یەک، زیندووکردنەوە و کۆکردنەوە و گرنگی پێدانی ئەو مێژووە دزرا و زەوتکراوەی کورد و کوردستان لەسەر ئەمە خاکە پیرۆزە کە تەمەنی هەزاران ساڵە. وتمان پەنا بۆ مێژوونووسان و بۆ ئەو خەڵکانە ئەبین کە لەم بوارانەیە شارەزان تا لە ڕۆژنامەی باسە جێیان بکەینەوە. ئامانجی دووەمان ئەوە بوو کە ئەو کولتورە پەرد بووە، کولتوری کورد زۆر دەوڵەمەنە، کولتوری کوردستان لەسەر خاچی کوردستان زۆر زۆر دەوڵەمەنە لە هەموو بوارێکە. بەڵام بەڕاستی بەهۆی ئەو ڕووداوە سیاسی و داگیرکاریانەی کە بە درێژایی هەزاران ساڵ لەسەر ئەم خاکە ڕوویداوە، ئەم کولتورە پەرد بووە، پەرش و بڵاو بووە. ئێمە وتمان هەوڵە دەین لە ڕێی کۆمەڵێن نووسەر و خەڵکی لێهاتوو لەم بوارە وردە وردە ئەم کولتورە کۆکەینەوە بیخەینەوە ناو حەوزی کولتوری کوردی و ببینەوە بە خاوەنی و ئەو کولتورەش بێتەوە بەهی ئێمە. سێهەم ئامانجمان ئەوە بوو بایەخ بین بە نووسەرە جدیەکان، ئەو نووسەرانەی کە قاڵبوون لە بواری جیاوازە. من بۆیە باسی ئەم سێ ئامانجەم کرد وەختێکە مامۆستای کۆچکرد و مامۆستا عەباس کەمەندیمان لە نزیکەوە ناسی و پێشتریش تەمان ناوبانگیمان بیستبوو لەگەڵ گۆرانی و هونەرەکانیان ژیا بووین، بەڵام کە ئەومان ناسی هەموو ئەم خەسڵەتانەی تیا بوو. مامۆستا کەمەندی کە ئێستا لە ڕاستیا من نازانم کێ یەکەم جا چ ڕۆژنامە نووسێک چ نووسەرێک ناوی ناوە مامۆستای حەوت هونەر، بەڵام هێشتا ئەگەر ئێوە لە ژیانەوە ئەوانەی خانەوادەکەی و ئەوانەی کە لێ نزیکن و من خۆشم زۆر لێ نزیک بووم، ئەگەر بیناسن و بزانن چ بەرهەمگەلێکی لە بوارە جیاوازەکانە، دەرەکەوێت کە مامۆستای حەوت هونەر هێشتا کەمە، بڵین وەکو ژمارە کەمە، بەڵکو لە 10 بوار 11-12 بوار زیاتر بەرهەمگەلی زۆر گرنگی هەیە. مامۆستا شاعیرێکی زۆر زۆر و ئەم شیعرانی کە ئێستا ناز لێرای خوێنێت و هەموو شیعری مامۆستا عەباس کەمەندین شاعیرێکی زۆر جوان بوو، ئاوازدانەرێکی زۆر زۆر بەناوبانگ بوو و ساڵەهای ساڵ بەس خەریکی گۆرانی دروستکردن بووە بۆ خۆی و بۆ کۆمەڵێک لە هونەرمەندانی تریش، هونەرمەندی خۆشەویست شەهێن تاڵەبانی کە تەشریفیان لێرێ ئەو ئاگادارە لە زۆر لەو لایەنانی ژیانی. لە بواری نیگارکێشیدا بە دەیان تابلۆی زۆر جوانی هەیە، لە بواری دۆبلاژی تەلەڤیزۆنیدا بە سەدان فیلم و دراما و شتی کورتی تەلەڤیزۆنی هەیە، هەمووی جاری وایە لە یەک درامایە بە 4 دەنگ بە 5 دەنگ
مامۆستا کەمەندی دەنگی خۆی گۆڕیوە لە بواری فیلمسازی کورتەفلیمی زۆر جوانی هەیە لە بواری میدیا لە بواری هەم لە رادیۆ هەم لە تەلەڤیزۆن هەم ڕیپۆرتاژ ئیشی کاری گرنگی کردووە و یەکێکە لە کەلەپور ناسە بە ناوبانگەکانی کورد مامۆستا کەمەندی کۆمەڵێک کەسایەتی و ڕووداوی ناو مێژووی 300 400 500 ساڵی کوردی لە ناو گوندەکانی کوردستانە کۆ کردوتەوە کە هەمووشی ئێستا لە ناو دەستگاکانی کۆماری ئیسلامی ئێرانە پارێزراون ئەوانە لە هەموو ئەو بارانەیە ئیشی کردووە هێشتا ڕەنگە شت هەبێ من لە یادم کردبێت لە بواری بووکەڵە سازیش ئەو شانۆی مناڵان کە بووکەڵە دروستەکەی ئەوەی کە پێڵێن بە عەرەبیان قەرەقۆس ئەمانە کە ئەم بووکەڵانەی دروستە کرد و خۆی سوورۆکەکەی نووسی خۆشی دەنگەکانی تۆمارە کرد کتێبی گرنگی هەیە لە بواری مێژوو کۆمەڵێک کتێبی زۆر گرنگی هەیە بۆیە ئەڵێم مامۆستای ڕەنگە بڵێم 14 هونەریشە نەک 7 هونەر بەڵام ئەم ناوەوە وا ڕۆیشتووە منیش هەر حەزم کرد بەم ناوە بنێم خۆشەویستان کاتتان زۆرتر لێ ناگرم تەنیا ئەوەیە لەم فیستیڤاڵەیە دوو کتێب کە من بۆ خۆم ئامادەم کردووە لە دوای کۆتایی ئەم ڕێوڕسمەیە دەستگای ماڵی وەفایی چاپی کردو بە سپاسەوە دوو کتێبەکە ئەم کتێبە بە کورتی باسییانەکەم کتێبی یەکەم حەکایەت و هەدایەت حەکایەت و هەدایەت کۆمەڵێ مامۆستا خۆی ناوی نابوو فیلمنامە سیناریۆی چیرۆکی کۆنی کوردەواریە بە سیناریۆی فیلمی کورتکورتی بۆ دروست کردوون کە زۆر نایابە زۆر بە زمانێکی زۆر نایاب نووسراوە و خۆی جارێکیان نامەیەکی بۆ ناردم نامەکە لەم شاشەیە پیشاندرا ئەو نامەیە بۆی نووسیم منی تەخویل کرد وتی تۆ چۆن چاپیەکەی چۆن بڵاوی کەیتەوە ئازادی لەوەیە منیش ڕاستی دوای کۆچی دوایی هیمەتێکی زۆرم کرد زۆر لەگەڵی شەو ڕۆژم خستە سەریەک تا ئەم چیرۆکانم کردە کتێبێک و هەر بە ناوی خۆی کە ناوی نابوو حەکایەت و هەدایەت کتێبەکە ئەنی ناڵێم من نووسیومە کتێبەکەم بەس کۆ کردوتەوە ئەو دەستەواژەی کە لە کوردی موکریان بەکارهێنن گردوکۆ بۆ کتێبەکە نووسیمە گردوکۆ من کۆم کردوتەوە ینی بەرهەمی فکری من نییە بەڵام وەکو قەرزارباریەک بەرامبەر ئەو خزمەتەی مامۆستا ئەو کتێبم کردووە هیوادارم بیخوێنەوە شتی زۆر نایە بە زۆر جوانە ئەوانەی کە حەزیان لە چیرۆکە حەزیان لە فیلمسازی حەزیان لە هەر شتێکی ژیانی کۆنی کوردەواریە و پند و عیبرەتی زۆر جوانی تایە و بە زمانێکی زۆر باڵا و نایاب نووسراوە کتێبی دووهەممان ڕاستی پاش ئەوەی کە ناسیم دیمانەیەکی زۆر دوور و درێژم لەگەڵ لە حەفتەنامەی باز لەگەڵ کرد ئەو وەختە بە حەڵەقات بڵاو بۆ بەڵام لە دوای کۆچی دوایی وتم ئەبێ ئەم دیمانە دوور و درێژە بکەینە کتێبێک ئەم دوو کتێبە هیوادارم هەمووتان پێی ئاشنا بن هەوڵ بدەن ئەگەر کاتتان هەبوو تااقەتان هەبوو بەڵام دوو کتێبی زۆر گرنگن لە ناو دیمانە دوور و درێژەکە شتی زۆر گرنگ نهێنی زۆر شتی تایبەتی تایە لە هەموو ئەو بوارانەی کاری تیاکە باسیەکە و باسی هەموو بەرهەمەکانی خۆیەکە و ئەوەندەی من توانی بێتم تەمانە وەختەی مقابلەم لەگەڵ کرد بەداخەوە نەخۆش بوو ئەوەندەی من توانیم جوڵاندم بۆ ئەوەی قسە بکە و ئەم کتێبەی لە بەرهەم بێت من بە سپاسەوە ماڵباتی کەمەندیش ئازادیان کردم لەوەی کە من ئەو دوو کتێبە چاپ بکەم ئیزنم لەوانیش خواست دووبارە بە خێراتتانەکەم زۆر سپاستانەکەم زۆر خۆشحاڵم سپاس بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە ئەم هۆڵەی پێداین سپاس بۆ ئەو خوشک و برایانم لەم هۆڵە لە کارمەندانی ئەم هۆڵە کە ئەرچیان کێشا سپاس بۆ ئەو خوشک و برا و هاوکارانم لە ستافی دەستگای میدیایی و لە ستافی باز نیوز هەروەها زۆر سپاس بۆ هاتنی ئێوە خوا ئەو کوردستانە ئازیزە و ئەو هەولێرە جوانەمان لێ نەستێنێ و هیوادارم هەمیشە پارێزراو بێ
زۆر سپاس بۆ هونەرمەندانی دەبژن بە دەست و قامکی جوانیان لە گروپی ڕیتمی هەولێر بە سەرپەرشتی مامۆستا ڕێبوار. خەڵکی باور سوتاوەنە ئەمن زوو خاوەم سووتێنێ، خەڵکی بەگڕ هەڵئەقرچەن من چەرخی چاوەم سووتێنێ، زۆر بیستومە وتویانە هەڵاوی ئاو سووتێنەرە، بەڵام من سێبەری چەتری زۆڵفی بڵاوم سووتێنێ. بەڕێزانم، نوێنەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری هەولێر بەڕێز ئومێد خۆشناو لە پەیوێکیدا بۆ ئێمە و ئێوە و بینەرە ئازیزەکان بلاکەرم کە. بەڕێز خاتوو سرور هاوسەری هونەرمەند عەباسی کەمەندی ماڵبات و کەسوکاری هونەرمەند، هونەرمەندان و ڕۆشنبیر و ڕووناکبیر و قەڵەم بەدەست و ئەوانەی کە دنیا بە جوانی دەبینن، هەموو لایەکتان بەخێر بێن بۆ هەولێری پایتەخت، پایتەختی پێشوەچوونی فەرهەنگ و کلتور و هونەر و سیاسەت و دیبلۆماسیەت. سەرەتا سڵاو و ڕێز و ئەحترامی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە هەموو لایەکتان و بە ناوی جەنابیشیان زۆر بە خێراتنی خانەوادەی هونەرمەند عەباس کەمەندی دەکەین لۆ هەولێر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. هەروەها دەستخۆشی گەرم لە دەستگای میدیایی باس دەکەین بۆ ئەو بەسەرکردنەوەی ئەو هونەرمەندە گەورەیەی کە ڕاستە خەڵکی سنەیە، بەڵام خەڵکی هەموو کوردستانە، مرۆڤێکی بەبەرهەم لە هەموو بوارەکانی ئەگەر دیقەت بدەی تەمەنی 62 ساڵ ژیان زۆر زۆر گەورەترە لەوەی کە دابەشی سەر خزمەتەکانی بکەی بەرهەمەکانی ئەو مرۆڤە بە کەڵکەی نیشتیمان زۆر لە تەمەنی خۆی زیاترە کە ئەوەندەی ژیاوە لە ژیاندا. هەولێری پایتەخت شانازی دەکا کە مەراسیمێکی وا دەستگای میدیایی باس تێیدا ئەنجام دەداتن، ڕێزگرتنە لە هەموو قەڵەمەکان، ڕێزگرتنە لە هونەرمەندان، ڕێزگرتنە لە هەموو ئەو مرۆڤانەی کە هەوڵ و ماندووبوونی خۆیان خستە گەڕ بۆ ئەوەی خزمەت بە ڕەوتی ڕووناکبیری و ڕۆشنبیری و ئەدەب و هونەر و کولتوری کوردستان بکەن. ئەو ناونیشانەی کە بۆ عەباس کەمەندی باز دەکرێ تەمەنێک بۆ هونەر، کلتور، مێژوو ڕێک پڕ بە پێستی باڵای ئەو کەڵە هونەرمەندەیە کە ژیانی خۆی لە هەموو لەو بوارانەدا پێشکەش کرد. هەروەها ناونیشانی هەفت هونەر وەکو کاک بەرهەم باسی لێوە کرد زۆر لەوە زیاتر دەهێنێ کە لە هەموو ئەو بوارانەی کە عەباسی کەمەندی پێشکەشی کردووە زیاترە لەوەی کە باسی لێوە دەکرێتن. پێویست دەکا ناوەندەکانی ئەکادیمی، هونەرمەندانی ئەکادیمی و ناوەندەکانی زانستی دەرحەق بۆ مرۆڤە گەورانە توێژینەوەی زانستی بکەن کە ئەوانە چیان بە نیشتیمانی خۆیان، بە خەڵکی خۆیان، بە وڵاتی خۆیان بەخشیە. عەباسی کەمەندی لە هەموو ڕووەکان دەوڵەمەند بووە، لە یەک ڕوودا هەژار بووە کە کوردە و کوردستانیە، ئەگەرنا ئەو جۆرە مرۆڤانە لە ناو هەر گەلێکی دیکەبان بە دڵنیاییەوە زۆر لەوە زیاتر تەقدیر دەکران، ڕێز لێ دەگیران. ئەوەی دەستگای میدیایی باسیش کردویتی لە دوو کتێب و ئەو فیستیڤاڵی ئەمڕۆ ڕێژیان خستووە، کارێکی گەورەیە وێڕای دەستخۆشی لێیان، هیواداری ناوەندەکانی دیکەی ئەکادیمیش ڕێز لەو جۆرە مرۆڤانە بگرن و ڕێزگرتن لەوانە ڕێزگرتنە لە ڕابردوو و ڕێزگرتنە لە ئەو ڕۆوهاندان و ڕێزگرتنە لە ئایندەیەک کە پێویست دەکات تەقدیر بکرێن. ئێمەش وەکو پارێزگای هەولێر، ڕاستە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، بەڵام جێی حەوانەوە و لە باوەشگرتنی هەموو خەڵکێکە پایتەختی بەیەکەوە ژیانە، جێی حەوانەوە و لە ئامێزگرتنی خوشک و برایانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستانیشە
ئێمە لەو ڕۆژەدا لەو مەراسیمەدا لە حزوری ئێوەی گەورە و بەڕێزدا لە حزوری خانەوادەی بەڕێزی هونەرمەندە ئەوە ڕادەگەیەنین کە لە هەولێری پایتەخت شوێنێکی شایەن بە عەباسی کەمەندی بە ناوی ئەو هونەرمەندە دەکرێت بە ناوی ئەو ڕۆشنبیرە دەکرێت. بۆیە جارێکی دیکە وێڕای تەقدیرکردنی ئەو مەراسیمە بە ناوی جەنابی سەرۆکی حکوومەت یارێمی کوردستانەوە بە خێراتنی گەرمی هەمولایەکتان دەکەین بۆ بەشداربوونتان لەو فستیڤاڵە بەتایبەت میێوانانی ئازیز ئەوانەی لە شارەکانی دیکە ئەوانەی لە پارچەکانی دیکەی کوردستان هاتوون هەروەها لە دڵەوە بە خێراتنی گەرمی خانەوادەکەی دەکەین پێیان دەڵێن هەر لە سنەتا هەولێر بەخێربێن سەرسەر و سەرچاوانمان. دووبارە زۆر خۆشحاڵ بووین. سپاس لە بۆ دەستگای میدیایی باس ئەو جۆرە هونەرمەند و پیاوە گەورانە و ژنە گەورانەی وڵاتی ئێمە وەکو باسیش دەکرێت لە ناو کۆمەڵگا شایەنی ئەوەن تا بەخۆیان لە ژیانن ڕێزلێنانیان پێشکەش بکرێ. بە پشتیوانی خودای گەورە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەدا لە چوارچێوەی بەرنامەکانی ڕێز لەوانە دەگرین کە لە ژیان ماون ئەوانەی کە لە ژیانی ژنەمانە هەمیشە بە تەقدیرەوە تیان دەڕوانین ئەوان ڕۆحیانەتیان لە لای ئێمە دەڕوا بەڵام هەنگاوەکانیان قەڵەمەکانیان جێپەنجەکانیان کار و کردەوە جوانەکانیان هونەرە جوانەکانیان بە زیندوی لە لامان دەمینێتەوە. عەباسی کەمەندیش یەکێکە لەوانەی کە لە هەر زاویەک و گۆشەیەکی هونەر و کولتور و ئەدەب و ڕۆشنبیری و ڕووناکبیریەوە سیر بکەی لە هەر یەکێک لە زاویەکان یادگارێکە بە زیندوی لە ناو گەلی کوردستان بە زیندوی لە نێوان کوردستان لە هەموو بەشەکانیدا دەمینێتەوە. دووبارە ئێوارەیەکی خۆش و هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. کاتێ نامەکەت هاتوو دەستمی گرت خەم و پەژارەی هەموو لە دڵ برد خەت نامەکەت خوێندم نەجارێ بە گیانت قەسەم بەڵک و هەزارێ. ئامادەبووان و بینەرە ئازیزەکان عاشقانی هونەری کەمەندی کوردستان 24 بە سوپاسێکی زۆرەوە وێڕای ئەوەی کە بایەخێکی تەواوی بەم فستیڤاڵە و بە گواستنەوەی ڕاستەوخۆی بڕگەکانی ئەم چالاکیەی داوە دیکۆمنتارێکی لەسەر ژیان و بەرهەمەکانی هونەرمەند و ڕۆشنبیری مەزەن عەبادی عەباسی کەمەندی ئامادە کردووە. پێمان خۆشە هەمومان سەرنج بدەین تیشکی چاوەکانمان بخەینە سەر ئەم فلیمە و دڵەکانیشمان لەگەڵ هەگ بە پڕ هونەرەکەی ئارامکەینەوە کەرمکەن. شغلێدەی بووە ئێمە موسیقی شوانەکانمان ئێمە موسیقی شەونشینی ئازیشە مەناتەقە هەورامان شەوگەرێک دانیشن مسابقە دانن سیاد شەمانە گوشی چەپڵە جازان هەر شتێک بخێنن دەها نەفەر دانیشن دەم یەک ئەسێنەوە بدوونە شێرێ تێکرارەوەکەنەوە وأما فرزي باز ونشينا روح صفاء لخلوتكم أفرو وكل دانش نجيك يعني زندگی منشتك وأتوا بوجيت أما گزارشتە لە گەندەڵی یەکێ لە کارگەرێکە باوکم ئەنجام میدا و سریالە پەهڵەوان پەمبە بوو ڕووسەکەکان حرەکەتیان بوو یانە لێویان حرەکەتیە کرد
عباسی کەمەندی کوڕی عەلی ساڵی 1952 لە گەڕێکی جەوراوای شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. باوکی شمشاڵی لێدەدا و دەمخۆشیش بوو. لە تەمەنی 18 ساڵیدا کاری هونەری دەست پێ دەکات. هەر لەو ساڵە بە چیرۆکی شەوبۆ و حەمەشوان پلەی یەکەمی نووسین لە ڕادیۆ سنە بەدەست دەهێنێ. شەوبۆ و حەمەشوان دووجار لە ڕادیۆ سنە بڵاو بووەوە و پێشوازی فراوانی خەڵک لەو چیرۆکە وای کرد عەباسی کەمەندی سەر لە نوێ بینووسێتەوە و دیسان بڵاوی بکاتەوە. هەنچاو کەوتە تو هەمی دڵەکەمی تازێ وەچاو کەوتە تو هەمی دڵەکەمی تازێ. لە تەمەنی 20 ساڵیدا کاری نووسین و دەرهێنان و دروستکردنی بەرنامەی بۆ تەلەڤیزیۆنی سنە دەست پێ کرد. باوکم زمانێکە شڕۆکا بە کارە دووبلا لە بەهۆی جەنگە ئێران و عێراق بووگارانە هەڵۆژ ساڵ 63 بە 63 تا 68 فکرکەم. ئەو زمانە شڕۆکا بە کارە دووبلا و ئەوڵین کەسێکیش بووگە کە دووبلێک بە زوان کوردی ئەنجامداوە. ئەو کاریشیەگە دقەتکێک بۆچە ئەو زمانیە انتخاب کردگە زانی بەخاترەوە بووگە کە مردم ناشەڕابوون کوشتەی فرەیاندا و بەدبەختی فرەهات و بەسەریانە یانە بۆی ئەهەمیەتی بووکە کەنینێ بخاتە سەر دەم مردم کەمێ حتا ئەگەر بۆ تایمێک کۆتا بووگە حتا ڕۆبئێ بووگە 20 دقیقە هەرچێ مردم لەو حاڵ و هەوا بکێشێتە دەرەوە. بۆ کارێکیش زۆر سەخت بووگە چۆن تەجهیزاتی وەک ئیسەنەوەگا لە ماڵە ئەو کاریانە کرد بە تەجهیزاتی فرەناچیزەوە کە خۆی بەجێ 4 شخصیت قسەیەگر لۆرەر هاردی شخصیتگەلێکە گوزەرا بوون لەناو فیلمەکە هیچ دەستیارێکینەوە هیچ کەسێنەوە کۆمەکیکە فقط بەخاطر خۆشایەندە مردم ئەم کاریە ئەنجامدا لۆرەر هاردی و دیالۆگەکانی تا ساڵها یانە ئەو وەختە من مناڵ بووم وەلێ لە مردم ئەم شنە کە دیالۆگەکانی ماندەگار بوو مساحەتا خواحافزیکردنەکەی تا باوەڕکن ئایسێشە من فرش نەفتگمە کە هەر بەو شێوە بە حاڵەتی تەنزەوە خواحافزی ئەەکەن. دیالۆگەکانی دەبێن مردمان ڕەدوو بەدەڵەوە ماندەگار بوو و من شنەفتم چۆن دووبلە وەک ئیسەنەوە هۆنەرە دووبلە ئەو وەختە ئەسان مردم ئاشناییان نۆتە دووبلە. شنەفتم کە کەسگەلێ بوون کەسم فکریانە کردو لۆرەر هاردی کووردا چۆن نانەزانی دووبلە چەست بەت ئەیان پرسی کە ئەم دوودانە کوردن بعد ئەوە شیرین نیشتوو بەمل ئەو دیالۆگەلە ئەو دەنگە نیشتوو بەمل شەخصیەتەکانە کارێکی تایبەتی بوو بۆ ئەو زەمانە. لێرا بخەفین ئەگەر جێگەمان بنتێ بەتاکە سێ نەفەریمان گەرەکە بۆ خەم و ئەمر ڕەفێقە گەچەمەرە هۆش و پێ و بێئامەد گومی نەخەین ئەشی لای منەوە بێ پێسەر باڵاو گوشتبان مەرگە من ڕاست بووشن ئەی نەخشە درستە ئەیە نەخشەی تەلازیا و تەغالبیە خوازانی دەخەڵی جانیە خیلی خب پس وەگەر من بان تا بهترین اتاق بنم اختیارتان ئەوەی سەقۆم هەڵگەگرم لە ساڵی 1970دا کەمەندی وەک بەڕێوەبەری بەشی ئاوازدانانی خانەی فەرهەنگ و هونەر دیاری کرا و تا ساڵی 1970 زیاتر لە 95 گۆرانیەکانی ڕادیۆ سنە لە ڕێی خانەی فەرهەنگ و هونەرەوە پێشکەش دەکرا. هیچ خانەندەیەک نییە بتوانێت بە تەنیایی خۆی مەترح بێت مەگەر اینکە خانێک ڕووتەڵی شەر خۆیان چکە تاکەن ئینەندە دیارکە خۆشبەختانە منم چین فعلێکم نەوگە و هیچ وەخت نامێت هەر لە ڕۆزگاران مۆسیقی لە ئێرانە بەتایبەت لە مەناطق کوردستانە سێژم لە ئێرانە بەخەرەی هەستمان دەورەی ساسانیگەر مسابقاتێک گۆرەی دەبێت موسیقیدانگەر دنیا بەقەرارە و
چین و هند هەمیشە دووەم بوو لە مقابل ئێرانە بەخاتەوە باربەدی بوو نەکیسایل و هونەرمەندگەلە گەورەی ئەو زەمانە عەرەب هیچ کێنە و پایەکەی کەسێ بە عنوانە موسیقیدا بەخاترەوە هەرس لە موسیقی بەهرەیان نەدێت ئیمڕۆژ تۆ هەروارێنیت لە سیریەکانە کە لە دنیای عەرەب چ خەوەرە باسم باح و وجودت گەورەیەک وەک حەزەت ڕەسوولەکەن باسە نەیانتانی خۆیان تەدبیرکەن هێشتا ئەو ڕەوەندە بەم شفریە تەماکانە ئیسە بزانن ئەو ڕۆزگارە چە بوو وەرێ موسیقی هەمیشە بۆ ئێمە شفرێتری بووگە ئێمە موسیقی شوانەکانمان ئێمە موسیقی شەونشینی ئایسیشە مەناتق هەورامان شەوبەرێک دانیشن مسابقە دانن سیاچەمانە گوشی چەپڵە جازان هەر شتێک خوێنن دەها نەفەر دانیشن دەم یەک ئەسێنەوە بدوونە شێرێ تکرارەکەنەوە و ئەمە فرەزی بازە و نشینە ڕۆخمایانی کرد سەفا تەمەندین لە سەرەتای کارکردنیەوە شعری بۆ گۆرانیەکانی حەسەنی کامکار باوکی کامکارەکان دەهۆنیەوە و ئەو هاوکاریە تا ساڵی 1970 بەردەوام بوو. ئەو کاتە گۆرانیەکی هەبوو بەس یەک گۆرانی هەبوو سەبری گوڵفرۆش لەگەش هونەرمەند شەهێن تاڵەبانی گوتم ئەو گۆرانیە چۆن بوو چیرۆکەکەی گوتی وریاجان ئەوە من دەمیست گۆرانیەک تۆمار کەم نەک خۆم بێڵێم کچێک و کوڕێک بینم هۆنراوەکەی خۆی بوو کە ئەو گۆرانیە بڵێن گوتی کچەکە هەبوو دەستم کەوت بەس کوڕم دەست نەکەوت گوتی وەڵا ڕۆژێک هەر گەڕام هەر سوڕام دەستم نەکەوت ئاخیری تیپەکەی مۆسیقای لێیان قبوڵ نەکردم گوتیان کاکە پرۆڤە کراوە بەرهەمەکە ئامادەیە تۆ هۆنراوەکە نووسیوە لە بەرتە دەخۆشت بیڵێ و گوتی ئاوا بوو بە ملیان دادەم گوتی من خۆم پێم گوتن بابە من دەنگم خۆش نییە یعنی ئەو بەهشتیە خۆی بەدەنگ خۆش نەزانیوە ئەو کاتە گۆرانی سەبری گۆڵفرۆش کە کاتی خۆی لەگەڵ هونەرمەند خاتوشیان تاڵەبانی تۆماری کردووە وتی ئەم ئاوازە هی هونەرمەندی عێراقی داخل حەسەنە وتیم ئاوازە هی ئەوە من دەستکارێکم کردووە و ئەو گۆرانە کوردیم لە دروست کردو ئەو یەکەم جاری بوو کەوتی من با بڵێن ئاشکرای کرد لای من ئاشکرای کردوتی ئەو ئاوازە بۆ خۆی عەرەبیە و عێراقیە ئەم هونەرمەندە لەگەڵ شێعردانان بۆ گۆرانیەکانی حەسەن کامکار بۆ خۆیشی گۆرانی دەچڕی و پاش شۆڕشی ئیسلامی ئێران لەگەڵ کوڕەکانی حەسەنی کامکار گروپی کامکارەکان دەستی بە چڕی کرد. خوتوة بين من شده حوكش وحوكو خوتوة بين من شده حوكش وحوكو مقرب شمال عزيز بمقاين بواتو مقرب شمال عزيز بمقاين بواتو هاي لقلالش بشاو شردكا هاي لقلالش بشاو شردكا فرەتی شێعرەکانی هین خۆی بووە کەمەندی شێعرەکانی هین خۆی بوو ئەو وەختە خۆشی لە ماڵە لە بان زەبت بووچکۆ ئەو وەختە زەبتیە کرد ئەی هەنار بۆیان ئەو وەختە ئاهەڵەکانی ئەخوان خۆی تیکە تیکە ئەو وەختە ئەوانیش لە بانیەوە ئاهەنگسازیان نەکرد و دروستیە کرد.
باوکم ئەهات ئەم ملودیە نابە پەتیگەل هۆرامیە ئەکێشا دەرەوە وەلێ نەغمەی کە بە نەزەری جوان بووای کارە فۆلکلۆر کە بە نەزەری جوان بووای ئەکێشا دەرەوە لە هەروە پەتینەیەدا پێش هات کە لەبان مێلۆدیک هۆرامیەوە ئەهات لە کار چەند شاعر استفادەیە کرد مثلا میرزا شەفێ سەیدی بۆلی دیوانە ئەدی لەناو ئابینی لەناو ئاهەنگێکیا وەک تۆ چاوەنێشێ لە شعرە چەندانە شاعر استفادەی کردەوە لە جێگەگەلش حتا شعر خۆیشیدا ئەنیا و ئەوە بوو کە تۆ ئایسیشە وەختێک ئاهەنگان باوکمەشنەوی ئەو حاڵ و هەوای هۆرامیە هەسی و ئەهات جیاوازی کە کارەکانی بووی ئەوە بوو کە شاید هۆرامی فرە زوان شیرینێکە موسیقیان زۆر شیرینەوە لێ خۆ ممکنە بۆ هەر لەهجەیەک ئەوە دڵنشین نەبێت باوکم ئەهات ئەو هۆرامیە کردە هۆرامی عەباس کەمەندی یانە تەلفیقی کرد لە گشتی و ئەوە شتێکە مختەسە بە خۆی بوو و فکر کەم ڕازی دڵنشینیشیەوە بوو کە ئەونا لە دڵەوە ئێخواند کە ئەهات لەناو دڵ کەسگەلێکە گوتکچکەیانەدا ئەنیشت. یەکەم کاری هاوبەشی گروپی کامکارەکان و عەباسی کەمەندی ئەلبومی هەورامان بوو کە لە ساڵی 1970 ڕەوانەی بازاڕەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کرا. عەباسی کەمەندی و کامکارەکان دواتر دوو ئەلبومی پرشن و گەلاوێژیان بڵاو کردەوە. عەباسی کەمەندی پاش بڵاوبوونەوەی ئەو ئەلبومانە لە گروپی کامکارەکان جیا بووەوە و ئەلبومی کیژی لادێی بڵاو کردەوە. نەم ئاهەنگ کیژە لادێ ساڵ 55-56 باوکم لە تارانە لە پارکە سائی گویا کارەگەرێک ئەوینێت بە جلوبەرگەکە یازانەی کووردا پەریشان لە گۆژەی گۆدانیشکە ئەگیرێ فکرکەم. بەد باوکمە چێتە بەرەوە ئەنسان دەقیقێکیش بوو ڕێزبین بوو تواشات یەکە ڕێزانی دەردێکت هەست بەد ئەچێ کە جویای حاڵی بێ ئەپرسێ لێ کەم پەریشانیە بابەتی چێز دەلیلی چه ساوا پەریشانیت بەشێژێ لە دێهاتێ لە کورسانەوە هاتکەم و دڵچەند خێزانەکەم و دڵچەند ئاواییەکەمانم و دێهاتەکەمانم و خۆلاسە خۆی قسەیەکرد هەر لێنا نۆتفەیەکی ژیلادێ شکڵەگرێ لە دڵ باوکمە کە بعدە ساڵهای تر کیژیلادێ شعرەکەی وت و بوو بە ئاهەنگ کیژیلادێ کیژیلادێ هەم بە تاسەی پەلکەڕەش سەرشانەکەت هەم بە تاسەی دەمبەیانی بۆی تەنووری نانەکەت هەم بە تاسەی بۆنی مێخەت تۆی ترنجی شاڵەکەت. دوایین سیدی ئەلبومی گۆرانی کە بڵاوی کردەوە ناوی کیژی لادێ گوڵان دەشتێنش بە ناوی کیژی کورد بڵاو بووە. ئەگەر تەنیا تۆ شعری کیژی لادێ بخوێنیتەوە بە هەزاران شعر هەیە بە درێژایی مێژوو لەسەر کیژی لادێ نووسراون بەڵام تۆ بە تەنیا گوێ لەو گۆرانیە بگرە دیقەت سەرنج بە لە وشەکانی کە بەکارهاتون چۆن وەسفی کچی لادەیەکە چۆن وەسفی لادەیەکە ئەنجا ئەمەیەکە بڵین باڵێن دەست باڵایی عەباسی کەمەندی من و ئای کەمەندی 40 ساڵ بە یەک و زیندگیمان کرد لە توی لەم 40 ساڵە ئەوەختە کەم و کەسری گەلێکمان بوو لە زیندگیمانە وەڵێ چون ئەو کار هۆنەری ئەکرد من هەمیشە لە کناریەوە بووم هیچ وەخت ناڕەحەت ناوام لێ ئەوەختە ئەمزانی کە کارەکەی هۆنەریە ئەوەختە بارها پێش هەهات مەسەڵ داوەتمانیانەکرە چووەم ئەوەت بێن بۆ کشوەرگەل تر ئەمت ئەباس دێ با بچین ئۆختە بڕین بۆ جێگەیەک تر ئێوت من ئەگەر شار سنە نەوێ هەوای سنە نالێم ئاویەر نەوینم زندگیم بۆ ناکردگێ ئەو دەرخواستە لە من مەکە من هیچوەخ ئەو کارە ناکەم یا بە شۆن فیلمنامەگەلێکە مەسەڵ سەنجەرخان ئەوەختە هین حسێن گۆڵزار کرماشان نەچوان مناڵەکانم هەڵەگەر با وجودەوە کە من خۆم معلم بووم لەسەر کارەوە بووم وەڵێ ئەچوان مەسەڵ یەک هەفتە لە دێهاتێکە بە کەمترین ئیمکاناتەوە دانیشتین تا ئەو کارەکەی تواوێ
ئێمە بۆ کار سەنجەرخان کۆل لە خانەوادە 1 هەفتە چوین بۆ نەوان حتا تێتە فکرم کە فرە سەخت بوو یانێ چۆن سەنجەرخان دوودانە تایفە بوون کە خزمیش بوون بە یەکەوە مشکڵاتیان بوو ئەسان شیکردن ئەو اتفاقکە لە گوزەشتاکەکە سادە نەوە بۆیان کێشانە دەرەوە ئەو داستانە کە لە زوانیان کێژێ دەرەوە واقعان سەخت بووکە بۆیان واکمانی کێدا بەدەستیەوە کە ئەسم پرێژنەکە نەزانێت کە تۆ خەیکی سایی زەبتەکەی ئەو چتکەلە کە لە زێن خۆیان بوو ئەی کێشا دەرەوە لێیان جەم ئاوەریە کرد و ئیسیشە کتێوەکەی چاپ بووکە سەنجەرخان بوو بە فیلم نامە بوو بە کتێو لە بواری مێژوو عەباسی کەمەندی کارێکی زۆر گرنگی بۆ کورد کردووە ئەویش چەند کتێبێکی مێژوویشی هەیە و بە تایبەتیش لەسەر مێژووی کولتور و فەرهەنگی کوردی کاری کردووە لەسەر مێژووی سنە ئیشی زۆر گرنگی کردووە لەسەر مێژووی بنەماڵەکانی سنە ئیشی زۆر گرنگی کردووە کە ئەمانە لایانی نادیارن لای ئەوانەی کە عەباسی کەمەندیە ناسن بە تایبەتی لەم بەشەی کوردستانی خۆمان لەوانی لای باکوور لە ڕۆژئاوا ئەمان ئەم لایەنانی عەباسی کەمەندی نەناسراوە جگە لە بواری مێژوو عەباسی کەمەندی هونەرمەندێکی زۆر دەست و باڵا ڕەنجین بە دەست و باڵا بوو لە بواری نیگارکێشیە بەداخەوە تەمەەن ڕێینەیە کە بەنیاز بوو پێشانگایکی تریش هەر لە با بڵین لە کوردستانی باشوور بکاتەوە یەک پێشانگای لە سلێمانی کردەوە بەنیاز بوو پێشانگایکی تریش لە هەولێر بکاتەوە بەس بەداخەوە تەمەەن ڕێی پێنەیە و کۆمەڵێ شاکاری هونەری هەیە و تابلۆکانیشی وەکو گۆرانیەکانی بە تەواوەتی ئەتوانم بڵێم کوردەواری لێ سۆڕێ سێوێکە لە ناوەوە کرم تێیاوە بەڵام لە دەوری با بڵین لە سنووری سێوەکە کۆمەڵێک مێرولە بەڕەم و بە تیرروکان و ئەوانە با بڵین پاساوانی سێوەکەکەن کەچی لە ناوە سێوەکە بۆ خۆی کرم تێیاوە ئەمە گزارشتە لە گەندەڵی بەردیدی هونەرمەند عەباسی کەمەندی ئەمە تابلۆی تری زۆر گرنگە بۆ من بۆ هەموو کورد گرنگە و تابلۆیە تابلۆیەکی کوردەواریە باسی ڕێوڕسمی میری نەورۆزیەکە لە جەژنی نەورۆزە عەباسی کەمەندیەکێک بوو لەو با بڵین مێژوو نووس یاخود ڕۆشنبیرانی کە کارێکی زۆر گەورەی کردووە لەسەر میتۆلۆژیای کورد لەسەر مێژووی کورد لەسەر میرات و کەلەپوری کورد میری نەورۆزی ئەو کەسایەتیانە یەکێک لە ڕێوڕسمەکانی با بڵین جەژنی نەورۆزی کوردستان عەباسی کەمەندی یەکێکە لەو کەسانی کە ڕۆڵی هەبوو لە زیندوو هێشتنەوەی ئەو کەسایەتیە ئێستش ئەو ڕێوڕسمە لە بەتایبەتی لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر بایەخی پێدرێ ئەوە داری ئەنفالە دارێکە مەمکەمەشەی مناڵانی گرتەوە مناڵان فارکراوەکان و هەندێکیشی لێوەریوە لە ناو سروشتێکی جوانی کوردستانە ئەوە یەکێکە لە تابلۆ گرنگ و شاکارە جوانەکان لەبارەی کارە ساتی ئەنفال ئەی کەمەندی هەمیشە هەوا سەردیە کرد ئەیوت بە من ئەیوت وەسایل نەقاشیەکانم وێرانە کەمتریشە چووە بۆ دەرەوە وەلی لەو فەسڵا خۆی ئەچووە دەرە بووم یەسەن ئەی هاوردەم نیش وەسایل نەقاشیەکانی ئەمدانە ئەوەختە لە تەبەقەکەی خۆیان ئۆتاقەکەی خۆیان خەریک نەقاشی کێشان بوو فرەتریش فەسڵ زمسانی فرە خۆشیە هات لێ چون زمسانی فرا کێشە یەکێ لە کارگەرێکە باوکم ئەنجامیدا و سریاڵە پەهڵەوان پەمبە بوو کە کارێک بوو ئەروسەکی بوو کە خۆی تعدادێ زۆر ئەروسەکی دروست کرد بە پوشش و کارێک بوو کە تایسە کەسە ئەنجامی نەدا و چۆن هەم ئەروسەکەکان حرەکەتیان بوو یانە لێویان حرەکەتیە کرد هەم چاویان بعد پوششیان بوو کە تعدادی زۆر بوو کە سەدا سیمای سنا بردی
بە هەفتاە هەشتا متر دێکۆرە بوو کە کارێ بوو کە واقعاً گشتی خۆی ئەنجامیدا یانە 700 نازام دقیقاً چه تعدادێ بوو تەک بە تەک ئەروسەکەکانی خۆی دروستە کرد هەتا گاهێ مەجبور بوو مەسەڵەن ئەروسەکەکان یەک شەخصیەت بە سایزگەل مختلفەوە دروستکات. کەمەندی بە مامۆستای حەوت هونەر ناسراوە و لە زۆر بواری هونەریدا دەستی باڵای هەبووە. بەشێک لە بەرهەمەکانی بریتین لە هۆنینەوەی 150 گۆرانی، دانانی زیاتر لە 60 ئاواز و گۆرانی، کۆکردنەوەی فەرهەنگی فۆلکلۆری کوردستان، کۆکردنەوەی ژیان نامەی کەسایەتیەکان، نووسینی چەندین فیلمنامە، دروستکردنی چەندین دۆکیومنتەری و شانۆی بووکەڵە و چاپی چەندین کتێب. جملەی کە باوکم هەمیشە بە ئێمەی ئەوەت وەختی داین شتێکمانە قسەیەکە چۆن زۆری شتەکە ماڵە فێق بوو ئێوت ڕۆڵە دنیا چۆنە بینیت ئایسە دنیا دیت تووە چۆنە ڕەنگەکەی بۆ من بێجە هەمیشە ئەمەت سیاسفیت بەت ئێوت پێم بۆ چە سیاسفی تۆ جوانی بۆ ناوی ڕەنگی بیبینیت وەختی ئایسە لە دەستیمداگا ئایسەیتر بووکە سیاسفیت ئەوانە ڕێوانە ڕەنگی بوو ولی ئایسا وەختی نییە واقعاً حتا سفیدەکەیشی نەماکە فەقەت بووکە بە سیاهی هەمیشە ناڕەحەتم هیچ کەسێکتر تازە ناتانێت جێگە ئەو بگرێتەوە بۆ من چواردانە مناڵمە 3 کەنیشک و کوڕێ وەڵێ هیچ کامێکیان نایۆنە یەک لەحزێ ئای کەمەندیەوە بۆ من ئەوان خۆش بن بۆ خۆیان وەڵێ فرێک لە گۆرانیەکانی کوێچکەمە گیر بەمیشە لە فرەوەکەلێژم بە مناڵەکان نەزان ناڕات لە خەڵوەت خۆمە فرەوەکەل دانیشکم دیریاکە یانە زیندگیم نیشتەکەوە توە بۆگەیت لە ساڵی 2014 بۆ هەمیشە ماڵاوایی کرد لە گۆرانی و ئاوازدانان و شێعر و نووسین و نیگارکێشی و دروستکردنی فیلم. تەنها جملەیەک کە تام لە مۆردی و بێژم عشق کەلەمەی عەزیمێکە باوکم بەڕاستی عشقافەرین بوو ئەو دوودانە فرە حەزی پێکەمە منەتۆری ئەم جوانش
نتورك نتوريني والله يسم طاقتي. ئەمن کێم یاران فەقیرێ هەژار ڕازی وە مەرگی لە ژیان بێزار خەو پەشێوە واگریجەی خاوێ موسیبەت زەدەی مەستانە چاوێ. بەڕێزانم خاتوونێکی هونەرمەند خانمێکی دەنگ پڕسۆز کە ساڵانێک زۆر بەر لە ئێستا گۆرانیەکی زۆر دڵنشینی دویتی لەگەڵ عەباسی کەمەندیدا تۆمار کردووە. ئەمڕۆ لەم هۆڵەیە وا بە شێوەیەکی زۆر ڕێکەوت بوو کە من پەیوەندیم کردوتی ئەوە گەیشت بەناو هەولێرەی پایتەخت بە دویتێ گۆرانی سەبریان لەگەڵ هونەرمەند عەباسی کەمەندی وتبەوە. اینجا ئەمڕۆ لە نێو ئەم هۆڵەیە و بانگهێشتی سەر ستەیجێکەم هەم زۆر بە کورتی بزانین بیرۆکەی ئەو دویتەی سەبری چۆن دروست بوو و کۆپلەیەکیش لە سەبری بۆمان دەبێژێ هەر هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ سەبری گۆڵفرۆش. کەرەمکە خاتوشەهێن تاڵەبانی. سڵاو لای وای ئازیز و خۆشەویست پڕ بەدڵ خۆشەویستیانی ئەمڕۆ بەختەوەرم بەخێر هاتنی ئێوەی ئازیز بکەم بە تایبەت خانەوادەی بەڕێزی کاک عەباس کەمەندی زۆر زۆر بەخێر بن و خۆشحاڵم ئەمڕۆ بەختەوەر بووم من ئەمڕۆ لەم بەرنامە بەشدار ئەبم. سپاسی دەستگای میدیای باسەکەم زۆر سپاسیانەکەمە سپاسی ماندووبوونی و ئازیزانە کە ئەم بەرنامەیانە ڕێکخستووە سپاسی ئێوەی ئازیزەکەم دووبارە کە هونەردۆستن دیارە و نرخدانن بۆ هونەر و هونەرمەند. من ئیمڕۆ زۆر خۆشحاڵ و ئومیدوار بووم ئەگەر مردم حتمما یادی منیشەکەن وا دیارە. سپاسان کەم ئەمە زۆر زۆر خۆشە بەڕاستی هەروە کە فەرموویان ئەگەر هونەرمەند لە حاڵ حەیات بێگاگای یادێکی لێ بکەن ئەو خۆشحاڵیە بووی و هیچ وەخت ناڕەحەتەوە نییە کە کارێکی کردو بێت کە لە خزمەتی گەلی خۆیان ببێت. زۆر بەختەوەر بووم ئیمڕۆ من دوێکە تازە گەشتمە ناو هەولێر ئازیز و خۆشەویست نازگیان تەلەفۆنێکی بۆ من کەەوە لەکوێ وتم وەڵاو تازە گەشتمە هەولێر وتی دە بەرنامەیەکی وا هەیە وتم بەسەر چاو وەزیفەمە. سپاسی کاک عەباسەکەم بۆ من کاک عەباس نەمردووە برای عەزیز و خۆشەویستم کەسێک کە ئیمڕۆ منی کردگە شەین تاڵەبانی و ئێوە منتان خۆش ئەوێ دیارە. کاک عەباس بەڕاستی ماوەیەکی زۆر هۆڵیدا کە من ئەو گۆرانیە بخوێنم. حەقیقەتی ئەمە بوو کە من مامۆستایی دەرسی مامۆستاییمانە خوێند معلم بووم ئەبووینە معلمیانە یەک هەفتە لە ئابیدەر خەیمەمان لێدا بوو ژنانی مامۆستا بەرنامەمان بوو ئێواران دەرسمان تواو ئەبوو گۆرانیمانەوت میش گۆرانیمەوت بۆ دۆستەکانم. کاک عەباس لێنە هاتبوو لە تەرەف رادیۆ کە مەسەڵەن یا خەبەرنگاری یا هەر شتێک ئاگاداری ئەو بەرنامە گوێ لە دەنگم بوو. بانگمی کردوتی حەزەکەم بیت گۆرانیەکم هەست بێخوێنی. وتم قەت ئەو کارە ناکەم. بەڕاستی ئەو زەمانە یا من باو بڕوان بەخۆم نەبوو ئەو ئەعتماد بە نەفس من نەبوو کە فەورەن بێژم دەقەی چیەکە زۆر عیبیان نەزانی کچ گۆرانی بێژ بێت یا حتا موزیسیان بێت. بە هەر حاڵ ماوەیەکی زۆری پێش و بە کاتان نەگرم کە ڕازیمی کرد ئەم گۆرانیە من بیخوێنم بە تەنهایچ. ئەمە لە ئەو ڕۆژە کە پرۆڤەمانە کرد لەگەڵ گروپی موسیقا وتیان زۆر جوانتر بوو کە دوو قۆڵی بیخوێنن. کاک عەباس وتی منۆ کارە ناکەم من دایسە گۆرانی منەوتۆ دەنگی منیش خۆش نییە. وتیان وەڵڵاه زۆر خۆشە زۆر جوان بوو. ئەوە بوو کە سەبری گۆڵفرۆش ئیمڕۆ تا ئەم تاریخە ئێوە حەستان لێ وای هەموو بەرنامەیەکیشان من ئەو گۆرانیە ئەخوێنم. سپاسی هەمووی ئێوە عەزیزەکەم کە قەدری هۆنەر ئەزانن. هۆنەر یانێ ڕۆحێکی گەورە بۆ وڵات.
هەر وڵاتێکیش هۆنەری تیان نەبوو مردووە هۆنەرمەندانی عەزیز شاعران نووسەران ڕۆژنامە نووسان ئاوازدانەران و هەموو گروپەکانی عەزیزی موسیقا ئەوانە هەموو ئەبێ قەدر و قیمەتیان ببێ لە وڵاتەکەمان بە تایبەت ئێمە کورد کە یەک خانەوادەین هەر چوار پارچە بە بڕوای من یەک خانەوادەین ئومیدوارم کە هەروە هەمیشە نرخدانن بۆ هونەرمەند سپاسانەکەم دووبارە بەخێر هاتنتانەکەم هەرچەند خۆیتم میوان بووم خۆش عزیزم دەستان خۆش. ئەو بەرهەمەی کە پێشەش کرا بەبێ هیچ ئامادەکاریەک بوو هەر لێرە پێی خۆش بوو کە ئەو گۆرانەیە بیرەوەریە خۆشەکانمان بێتەوە یاد. بەڕێزانم بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان هەگبەی پڕ لە چالاکیە لە پایتەختە پڕهونەرەکەی کوردستان لە هەولێر دوێنێ و ئەمڕۆژ پڕ چالاکی بووە و سبەی چوارشەمە بەڕێوەبەرایەتی گشتی لەناو کۆلێژی هونەرە جوانەکان کۆنسێرتێکی موزیک بۆ پیانۆژەنی ئیتاڵی ماریا ساز دەکات کاتژمێر دەونی و هەر ئێوارەی سبەی ڕۆژ بە
لە هەمان هۆڵ بە هاوکاری کتێبخانەی مەموزی فستیڤالێکی کتێب ساز دەکات کاتژمێر سێونی و خەرمان بەرەکەت. میوانانی خۆشەویست، بینەرە ئازیزەکانمان، دەستگای میدیایی باس خەڵاتێکی ڕێزێنانی تایبەتی بە ناوی خەڵاتی مامۆستای حەوت هونەر دروست کردووە. ئەمەش وەک ڕێز و وەفایەک بۆ ئەو هەموو خزمەتەی هونەرمەند عەباسی کەمەندی لە هەموو ئەو بوارانەدا پێشکەشی بە کورد و کوردستانی کردووە. لەبەر ئەوەی زۆربەی هەر زۆری داهێنەران هەموو ئەو ساتانەی بۆ ئەفراندن تەرخانی دەکەن، ڕاستەکە لەسەر حسابی هاوسەر و ماڵبات و خێزانیانە. دەستگای میدیایی باس بڕیاریدا خەڵاتی ئەم ساڵی کەمەندی پێشکەش بە خات و سروری هاوسەری کەمەندی و ماڵباتەکەی بکات. داوا لە بەڕێز نوێنەری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و پارێزگاری هەولێر بەڕێز ئومێد خۆشناو دەکەین بە یاوەری بەرپرسی دەستگای باز بەرهەم عەلی بفەرمون بۆ سەر ستەیج و هاوسەری هونەرمەند عەباسی کەمەندی خات و سرور ئەو خەڵاتە وەردەگرێت. بفەرمون. بيني من وتوحي فكتيكي بشكل نتوري ما إيرانك دوي ما لا يكتر بردين نتوري فەرموو پیرۆزە خەڵاتی فستیڤال بەخشرا بە خات و سرور وێڕای پیرۆزبایی. لە هەمان کاتە دیاری نوێنەری سەرۆکی حکوومەت و پارێزگاری هەولێر پێشکەش دەکرێت بە خانەوادە وێڕای پیرۆزبایی. زۆر سپاس بۆ بەڕێز کاگومێت خۆشناو. خات و سرور جەرابەت لەگەڵمانە خات و سرور گیان لەگەڵمانە ئەمێنیتەوە ئەزیزەکەم. زۆر سپاس بە کاگومێت لەگەڵمانە بێنەوە دابریشن. بەڕێزانم هەروەها ماڵباتی عەباسی کەمەندی دیارەیەکی تایبەت دەبەخشن بە بەرهەم عەلی بەرپرسی دەستگای باس خات و سروەی کچی لێرەیە. ئەو دیارە پێشکەش بە بەرهەم عەلی بەرپرسی دەستگای باسیەکەن. بفەرموو. فەرموو خات و سروە کچی هونەرمەند عەباسی کەمەندی لە وتارێکیشی هەیە دواوتەیە و هەروەها شعرێکی هونەرمەند عەباسی کەمەندیش پێشکەشەکات. خات و سروە فەرموو پێشکەشی بەرهەمی بکە. چاکەتی هونەرمەند عەباسی کەمەندیە پێشکەش بە دەستگای باس دەستگای میدیایی باس کرا. زۆر سپاس پیرۆزە. ئێوەش لەگەڵمانە بمێننەوە کۆمەڵێک لە میوانانی بەڕێز و ئازیز و خۆشەویست دەستیان پڕ خامەیە، دەستیان پڕ دیاریە، ڕێز لە هونەرە مەسن و باڵاکەی هونەرمەند عەباسی کەمەندی دەکەن. بەڕێز دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵاتی ڕێزێنان و چەپکە گوڵمان پێشکەشەکات. هەمیشە دکتۆر سامان دەستی پڕ دیاریە لە هەموو فستیڤالەکان. من هەمیشە ڕێکەوتی ئەوەکەم ئەو شایەتیە دەم کەرم کە دکتۆر سامان فەرموو. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان. بەڕێز کاگانۆ جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری تایبەتی هەیە. بفەرموو. زۆر سپاس. فراکسیۆنی زرد لە پەرلەمانی کوردستان بەڕێز کاکزانە سەرۆکی فراکسیۆنی زرد لە پەرلەمانی کوردستان دیاری پەرلەمانی هێناوە بۆ خانەوادە خۆڕاگرەکەی هونەرمەند عەباسی کەمەندی. بفەرموو.
هەروەها ڕاستە و خۆیە بۆ سەرانسەری جیهان ئەم فستیڤالە بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس بۆ کاکسانم. نووسینگەی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی دیاری تایبەتی هەیە بۆ خانەوادەکەی بەڕێز دکتۆر ئاراس. زۆر سپاس. خەڵاتی ڕێزێنانی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز دکتۆر سالار عوسمان بەریکاری وەزارەت خەڵاتێکی ڕێزێنان لە پای ئەو خزمەتە زۆر و بەرز و بەنرخەی هونەرمەند عەباسی کەمەندی لێرەدا لە هەولێری پایتەخت خەڵات دەکرێت. بفەرموو. نووسەر و ڕۆشنبیر خەسرە و جاف بەڕێز کا خەسرە و جاف بفەرمێت. چەپکە گوڵی هێناوە. منیش ئەڵێم بۆنی هەمووتان وەک بۆنی ئەو گوڵە خۆش بێ، بەڵام تەمەنی هەر هەمووتان 100 هێندەی ئەو گوڵانە بێ کە ئێوە هێناوتانە بۆ خانەوادەی سەربەرزی هۆنەرمەند مامۆستای حەوت هونەر مامۆستا عەباسی کەمەندی. فەرموو. هەروەها داوا لە نووسەر و ڕۆشنبیری گەلەکەمان مامەسا ممتاز حەیدەری کە چەپکە گوڵی ڕێز خۆشەویستی وەفا بۆ هونەرە بەرز و باڵاکەی مامەسا عەباسی کەمەندی هێناوە. کەمەندی گەردنبەندێکی زێڕینە لە مەلی تەواوی هەموو کوردە. دانەکانی یاقوتە، مەرجانە، زمڕدە، ئەوەی کە تۆ لا گرنگە لەو گەردنبەندە هەیە. زۆر سوپاس. بەڵام هەر لێرە واڵێم وا لێمان ببورن ئەگەر لە ڕزبەندێکەیە پێش و دوامان خست ئێوە جێگەتان لەسەر دڵ و لەسەر سەر و لەسەر چاوانمانەیە. فەرموو مامۆستا حەیدەر. ممتاز حەیدەری مامۆستا و ڕۆشنبیری گەلەکەمان. مامۆستای هونەرمەند مامۆستا فەرەنغەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر. گەورە هونەرمەند و گەورەی نووسەر و بەقەد باڵای هەموو چیاکانی کوردستان قەڵەمەکەی بەرزە و سپاس. گوڵی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لەلایەن مامۆستا فەرەنغەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر پێشکەش دەکرێت. دکتۆر ڤیان سەلەمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان وەک یەکێتی ئافرەتانی کوردستان چەپکە گوڵی هەموو ئافرەتانی کوردستانی هێناوە پێشکەشی بە خێزان و کچی هونەرمەند عەباسی کەمەندیەکات. وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان لەلایەن نوێنەری وەزیرەوە دیارێکی تایبەت بە ئاڵای کوردستان نەخشێنراوە پێشکەش بە خانەوادەی کەمەندی دەکرێت. با بەڕێزیان بفەرمێت. وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان.
دیاری کەرکووکی دڵە هەمیشە زیندۆکەی کوردستان لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان گوڵی تایبەتی هەموو کەرکووکیەکانی هێناوە با بفەرمێت سڵاو بۆ کەرکووکی دڵی کوردستان چۆپڵەیەکیان بۆ لێ بدەن کاک ئەحمەد کارگێڕی لقی سێ کاکە مەیسەر سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان خەڵاتی لاوانی هێناوە چەپکە گوڵی لاوانی هێناوە ئەوانەی کە لەسەر ئەو ڕێڕەوە دەڕۆن و خزمەت بە هونەر دەکەن با بفەرمێت خاتو ئاوات بەڕێبەری کاروباری زەردەشتیەکان لە وەزارەتی ئەوقاف کەرەم کە ئاوات خان کاکی واسوعات چەپکێ گوڵی هێناوە سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندان دەڵێ پەڕە بە پەڕەی گۆڵ ناوی هونەرمەندێکی لەسرە بە ناوی ئەو هەموو هونەرمەندانی هەولێرەوە چەپکە گۆڵ پێشکەش بە خانەوادەی عەباسی کەمەندێکە بە کەرەمکە سەرچاوەکانم ئاوت خەنگیان سنتەری پیۆنی بۆ جوانکاری پێی باش بوو ئەو گوڵانش جوانکاری بکات بیهێنێ بۆ سەر سێج و پێشکەشی بکات سپاس بۆ هەموو لایەک لەلایەن خاتوهێلینەوە ئەو گوڵانە پێشکەش بە خانەوادەی عەباسی کەمەندی دەکرێت با بفەرمێت بریکاری وەزارەتی ڕۆشنبیری دەڵێ بە ئەو گوڵانە جوانتر بن لەسەر ستەیجەکە بێگومان ئەمڕۆ ئەم فستیڤالە جوانترەکە گوڵ دیسانەوە ئەڵێم بۆنتان لە بۆنی ئەو گوڵانە خۆشتر بێ تەمەنی هەر هەمووشتان لە تەمەنی ئەو گوڵانە درێژتر بێ ئەگەر هەر کەسێکم لەبیر چووە خەجاڵەتم داوای لێبوردنەکەم ئەگەر هەر کەسێکم پێش و دوا خستووە لە گەورەی خۆتان داوای لێبوردنم قوبوڵ بکەن چکە جگاکانی ئێوە لەسەر سەر و لەسەر چاوانمانایە خاتو سروە هۆنراوەیەکی باوکی پێشکەشەکات تەبعاً دڵیشی زۆر زۆر پڕە چاوەکانی هەمیشە پڕ لە فرمێسکە ئەوە خۆشەویستی کچە بۆ باوک جا بۆ هونەرمەندێکی وەکو گەورەی مەزنی وەکو عەباسی کەمەندی و دواپەی ویشمان پێشکەشەکان لەگەڵمانە بن و بینەرە ئازیزەکانیش لەگەڵمانایە ئەو گوڵانش پێشکەشە بە ڕۆحی هونەرمەندی گەورە و مەزن عەباسی کەمەندی فەرموو سروەخان ڕێز و سڵامە سلەخمە تۆ میوانگەل عەزیزە ئومیدوارم کە هەمووتان سلامت بن زۆر سپاسانەکەم کە قبول زەحمەتان فەرمووگەین بۆ هاتکن بۆ ئەم فێستیڤاڵە کە بە یەکەوە بە یادی باوکی عەزیزم مامۆستا عەباسی کەمەندی جەم بینەوە هەروەها زۆر سپاسی کاک بەرهەمەکەم کە هەمیشە هۆڵی داوە لەسەر ئیشەکان بابم کار بکات کە یادی زیندوو نگابێڵێ و لە میدیای باس لەوانی شەرواتە شەکۆرەکەم لێوە عەزیزگەر هیوادارم کە هەمیشە سلامت بن هەروەها ئومیدوارم کە ڕۆژێ بێت بە کۆمەک کاک بەرهەم عەزیز زیندگینامەی بابم بگەیتە دەستان و من مطمئنم ڕۆژێکی زیندگی نامەی بابم بخوێنن چەندە خۆشتانە بێت 100 بەرابەرە بێەوە خۆشەویستیتانە هەروەها کتێوگەلێک کە دیتان و لەسەری باسکریا هاوردوومانە ئومیدوارم بێ بە کوردی و بەدەستام گەی زۆر سپاسانەکەم لەسەر ئیزنتان یەکێ لە شێعرەکەل بەوەکم بۆتان ئەخوێنم هێندە مەستی تۆم لە چاوانم شەرابۆ دێتە دەر هێندە سوتاوم لە ناخم دوی کەبابۆ دێتە دەر هێندە عشقی تۆم لە دڵدایە لە ئاهم گوێگرا
دەنگی چەنگ و سۆزی ئاهەنگ و ڕۆبابۆ دێتە دەر دەنگی من هەرچەند سۆزی تۆی دەرونی ئاشقا ئاوری ساڵانی ڕابردووی فەراغۆ تێدە دەر لەم دەرەونەم وەک قوڵەی ئاتەش فشانی ئابزوو تا قیامەت بێ و چەند زووخی مزابۆ دێتە دەر ڕێبەرۆ هەر کوێ ئەبەم لشتین و ئاوم دیتە دی پێ بەرۆ هەرجێ ئەنم وشکی سەرابۆ دێتە دەر قەت بە مەیلی خۆم نییە گەرجار و بارێ دێمە دەنگ دوودی ئاخی ئاشقی مەست و خەرابۆ دێتە دی زۆر سپاس ماڵاوە خۆشەویستانم بەلەوەی کۆتایی بەم فستیڤاڵە بێنین ئاگادارتان نەکەینەوە کە هەردوو کتێبی حکایەت و هیدایەت و مامۆسای حەوتونەر کە لەلایەن ماڵی وەفاییەوە هاتۆتە چاپکردن لەبەر دەرگای چوونە دەرەوە و هەروەها لەسەر ئەم ستەیجەش ئامادەیە نرخەکەی گەلک هەرزانە بە 8,000 دینارە هیوادارین ئێوەی بە ڕێز و عاشقی کەمەندی کتێب و خوێندنەوە وەک ڕێزێک لە کەمەندی و خزمەتە گەورەکانی کە پێشکەشی کردوین زۆرترین ژماری ئەو کتێبە بکڕن هەر بە ڕێزێکیش پێی خۆش بوو بەرهەم عەلی لێرە ئامادەی ئەتوانێ واژووتان بۆ بکات هیوادارین وەک پشتیوانێک لە کتێب و پرۆسەی خوێندنەوە هاوکارمان بن و زۆر سوپاستانەکەین جارێکی تر بەخێر بێن سەر و سەرچاوانمان خۆشحاڵتان کردین سوپاس و سڵاو و ڕێز بۆ هەموو بینەرە ئازیزەکانمان بە ناوی دەستگای میدیایی باز پێتان ئەڵێین بەخێر بێن سەر و سەرچاوان هەمیشە لە فستیڤاڵی خۆشی و بەختەوەری و هونەریدا ئامادە بین کوردستانمان ئاوەدان بێ ئاڵاکەمان بەرز و شەکاوە بێ چ لە دەرەوە چ لەسەر ستەیج ئەو کتێبە لێرە ئامادەیە کە نووسەری هەردوو کتێب بەرهەم عەلیە ئومێد دەکەین